ئینسانی ئیماندار ئەگەر ویردێک لە ویردەکانی بفەوتێ نەک فەرزەکانی، چونکە ئەو ویردانەی کە ئێمە باسیەکەین ئەمە سونەتە، نەک فەرزەکان بەڵکو سونەتەکانیشی بفەوتێ، یعنی سونەتێک لەوانەی کە ئەم ڕاهاتووە لەسەری کە کردوێتێ ویرد بۆ خۆی یەک سونەتێکی بفەوتێ ئەمە نەبێ تااقەت ئەبێ بۆی وەکو چۆن بڵێ کە ئەنەو ماڵەکەم فەوتە، کە ئەنەو مناڵەکانم تیا چوون، ئەوەندە بێ تااقەت ئەبێ. والله حەقیشە ئینسان بێ تااقەت ببێ بۆی، حەقە ئینسان بێ تااقەت ببێ. خۆشەویستەکانم، یعنی چونکە ئەو تجارەتەی کە تۆ لەگەڵ خوایە ئەیکەی تجارەتێکی حازر ها لە بەردەستە. ئێستا ئەو کەسانەی کە ڕۆژانە پارەیەکی زۆریان دەسەکەوێت لە کوتوپڕێکیشە لە فرسەتێکە تجارەتێکی زۆرتر و زۆرتر دێتە بەردەسی، ئەگەر لە دەستی بدا بەڕاستی پەنجەکانی خۆی ئەگازێ. ئەو کەسانەی کە تجارەتی قیامەت ئەکەن بۆ قیامەت زەخیرەکەوەکەنەوە ئاوا بێتاقەت ئەبن. بۆیە تەماشا ئەەکەی عەبدوڵڵای قەواریری شێخی ئیمامی بوخاری و ئیمامی موسلیمیش بووە. ئەم پیاوە ئەفەرمێ لە ژیانما بڕیارم دا و ویردێکم هەبێ لە ژیانما قەت نوێژی جەماعەتم نەفەوتێ، تەواو هەرچی نوێژم هەیە بە جەماعەت بیکەم. ئەڵێ ڕۆژێکیان عیشایەک میوانێکم هات مەشغوڵی کردم، ئەم میوانە مەشغوڵی کردم هەرچی ئەملا ئەولام کرد نەیەڵا ئیتر ڕێک نەکەوت هەڵسم بڕۆم بۆ نوێژی عیشا. ئەڵێ دوای ئەوە میوانەکانم ڕۆیشتم مزگەوتەکەی خۆمان تەماشام کرد، مزگەوتەکەی خۆمان نوێژی جەماعەت تەواو بووە. ڕۆشتم چی مزگەوت هەبوو لە بەسرا، ئەو کاتە بەسرا شارێکی بچووک بوو، هەرەوەی کفری بوو ئەو کاتە. ئەڵێ چی مزگەوتی تیا بوو، گەڕام وتم بەشک و مزگەوتێک تاخیرتر نوێژی جەماعەت بکەن. ئەڵێ هەرە هەمووی دەرگای راخراب و نوێژی جەماعەتم بە نصیب نەبوو. هاتمەوە ئەو شەوە ئەو حەدیسەی پێغەمبەرم بیر کەوتەوە کە نوێژێک بە جەماعەت لە مزگەوت بیکەی 27 ئەوەنەی ئەو نوێژەی کە لە ماڵەوەی کە خێرەکەی زۆرترە، یعنی 27 قات خێرەکەی زۆرترە. ئەڵێ ئەو شەوە نەخەوتم 27 جار نوێژی عیشام دووبارە کردەوە بۆ ئەوەی بتوانم حەقی ئەو نوێژە بکەمەوە. ئەڵێ لە کۆتاییە خەوم لێکەوت، خەوم بینی لە خەوما لەگەڵ کۆمەڵێک ئەسب سوارە مسابقە ئەەکەین، یعنی پێشبڕکێ ئەەکەین. ئەڵێ منیش لەگەڵ یان نابووم هەرچی مەکە تەماشا مەکە وەندەنە پێش منە. ئەڵێ زۆر ئەمدا لە ئەسپەکەم بۆی بگەم پیانە، یەکێکیان بەری کردە دواوە وتی عەزێتی ئەسپەکەت مەدە تۆ پێمانە ناگەی. ئەڵێ وتم بۆ پێتان ناگەم، وتی لەبەر ئەوەی ئێمە نوێژی عیشامان بە جەماعەت کرد بەڵام تۆ عیشات بە جەماعەت نەکرد لەگەڵمانە. هەندێکی تر لە پێشینان وەکو ئیبن سەماعە ئەفەرمێ خۆی باسێکە، ئەفەرمێ مەکەثت 40 سنة لا تفوتني التكبيرة الأولى. ئەفەرمێ 40 دانە ساڵ تەکبیرەی یەکەمی نوێژی جەماعەتم لە دەست نەچوو. 40 دانە ساڵ ئەگەیشتمە ئەڵڵاهو ئەکبەر یەکەمە ئیلا ئەو ڕۆژە نەبێ کە دایکم وەفاتی کرد، نوێژێکم نەگەیشتمە نوێژی جەماعەتە، یعنی نەگەیشتمە جەماعەتە. ئەڵێ ئەو شەوە 25 جار دووبارەم کردەوە بۆ ئەوەی حەقی ئەوە بکەمەوە. و پێشینان و پیاوچاکان ئاوا بوون. ئیبن عومەر خوای لێ ڕازی بێ کە ئێستا باسمان کرد کە وتمان پێغەمبەر صلی الله علیه و سلم نەسیحەتی کردووە، ئەفەرمێ نافعی تەلەبەی ئەیگەڕێتەوە، ئەفەرمێ شەوان زۆربەی شەوان ئەفەرمێ شەو نوێژی ئەکرد. ئەڵێ هەر ماوەی نەماوەیەک ئەیوت نافع هەڵێ ساندم لە خەو، ئایا گەیشتتە کاتی پارشێ و ئەگەر بموتایە هەم دەستێ کرد بە نوێژی جەماعەت، نوێژی شەو نوێژی. ئەگەر بموتایە بەڵێ ئەڵێ ئیتر کۆتایی پێ ئەهێنا و دەستێ کرد بە ئەستەغفر الله حتا نوێژ بەیانی. لەبەرەوەی بەری ئەو حەدیسە ئەو ئاەتەیش بکەوێ کە خوای تەعالی ئەفەرمێ والمستغفرین بالأسحار، ئەوانەی کە لە کاتی پارشێوە ئەستەغفر الله ئەکەن. ئەوان ئاوا پێشبڕکەیانەکەت. خۆشەویستەکانم، ئێمەش پێشبڕکێ ئەەکەین لە بەدەستهێنانی شتە دنیایەکانە. شتە دنیایە لێک ئەگەر بۆ قیامەتت باش بێ زۆر زۆر باشە. دەستخۆشی ئەەکەم لەو کەسانەی کە پارەیانێ بۆ قیامەت بەکاری دێنن، پارەی باش بۆ پیاوی باش، بەڵام ئەی ئەگەر ئەو پارە هیچ قیمەتێکی نەبێ بۆ قیامەت ئەوە نەکبەتیە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت هیدایەتمان بدەیت.